نام عمر عبد الرحمن عمر امسال لپۆلی 12 زانستی قوتابی بووم. سوپاس بۆخوا بە کۆنمرەی 698 کە دەکاتە 99.7 توانیم دووەمی سەراستی هەرێم و یەکەمی پارێزگای هەولێر بەدەست بینم. سوپاس بۆخوا هەستێکی ینی بەڕاستی زۆرخۆشەوە کرد بوو پاشەوە ماماندیبوونە بتانم بگەمەوە ئاستە. ڕۆژانە زیاتر ئەو کاتانە دەمخین چونکە کاتی مەکتەبەکانمان دەکەتە سبەینان لە عەسران لە بۆ شەوان دەمخین. زیاتری شێوازی خوێندنەکەمەوە بوو بە پیاسە دەمخیند و لەو شتانی کە هەستم دەکرد زوود دەکرێت لە بیرم بستەوە لەوانە دیارەوە ئەو بەونەوە دەمنووسی و هاوڵم دەکرد ڕۆژانە مڕازای بکەمەوە. بێزگەلەوەش ینی چەند شێوازی کەم هەبووە کە بەکارم هینە لەوانە پرسیار حەلکردن. ڕۆژانە لە کاتی مەکتەب لە 5 لە بۆ 6 ساعت دەمخین و لە کاتی ئیزنەکەش کە لە مەکتەبی زندراین 9 ساعت بەسەرەوە دەمخین و زیاتر کاتەکانم لە بۆ خوێندنەکەم تەرخان کردبوو. سۆشیال میدیاش لە سۆشیال میدیاکان ئەوەنەی هەم بووە بەس ئەو بۆ کە نامەی پێدەنێت لەوانە وەتسەپ و ڤایبەر و ئەو شتانە هیچ فەیسبوک و ئینستاگرام و تیکتۆک و ئەوانەم نەبووە. دایکم بەڕاستی لەو کاتانی کە زۆر بێزار دەبووم هەندێک جارە بوو بە ساعت قسەم لەوە دەکرد لەوەش هیچ کات نەبوو بێزاری دەڕۆڕی هەر گوێ لێ دەگەتم. بە هەر نەوەچتانی وتی تۆژێ کردیمە لەو کاتانی بێزار بوویمە قسەم لەوەی کردیەوە و پێی گوتیمە کە بەردەوام ئینشاڵڵا هەموو شتێک بەونەوە لێبکە دەمێت. بەدەستێنانی نمرەی بەرزیش تەنها بە پۆلی 12 نییە، لە قۆناغی سەرەتایەوە تاوەکو ناوەندی پاشانیش بۆ ئامادەیی هەمووی پەیوەندی بە یەکترەوەیە. ئەو قوتابی لە پۆلی 12 دەرەجە بەرز بەدەستێنێ بە شێوەیەکی گشتی هەوڵدانیەتی لە سەرەتایەوە تاوەکو ئامادەی و پۆلی 12. کاک عومەریش لە پۆلی 12 ئێمە کە دەرسمان پێدەوت قوتابیەکی زۆر تێکۆشەر بوو، هەوڵدانێکی تەواوی دەکرد هەر لە هاوینەوە هەتاوەکو ئیمتحانەکانیش تەواو کرد. کاک عومەر یەکێک بوو لەو قوتابیانەیە کە لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە زۆر ئەخلاق و ڕەوشتێکی بەرزیە بوو، لە ڕووی هەوڵدانیشەوە بە شێوەیەکی زۆر هێمنانە، بە شێوەیە کە خۆی تووشی سترێس نەکرد، زۆر بە ساکینی هەوڵدانی خۆیەکرد. لە کاتی پێویستیەکانیدا ئێمە وەکو مامۆستاکان لە قوتابخانە کە ساعت یەک دەرسمان تاوە بوو لە مەکتەبە ماینەوە تا 5 جارە بوو تا زیاتریش. کاک عومەر و قوتابیەکان بە شێوەی گشتی هەر پێویستیەکیان هەبا چ لە ڕووی دەرسەوە بێت یان لە ڕووی ئەوەیە کە قوتابی سترێسی بۆ دروستە بێ یان مشکلەیەکی هەبێ، ئێمە وەکو مامۆستایەک وەکو برایەکی خۆی سەیرەکرد و هات کێشەکانیان ئەگەیان لە ئێمەش بە خۆشحاڵیەوە یارمەتیەوەمان دەدات، قوتابیەکانمان ئەدا. قوتابخانەی عشقی نمونەی ناحکومی ولا لەستا بە ئینگلیزی دەست پێ کرد. هەر ئەمڕۆ ڕۆژی تەلەبێک تەلەفۆنی کوتی مامۆستاکە بۆ هەرداوای ساڵی ڕابرد دوو گوێم لێ نەگرتی بە جوهدی مامۆستا بە جوهدی ئەو ستافی کە لە مەکتەبەکان ئەم بە شێوەیەکی گشتی لەسەر ئەوەیە هەموو تەلەبەکانمان زۆر لاوازە سبەینەتوان کار بەدەستێک بن، سبەینەتوان کەسێکی زۆر خۆشاو بن و هەمووسانیان خزمەت بکەن. جایتر ئەوەی توانی سەرەتا گەر باسی ڕازیبوون بکەین 100% هەموو کەسێک لە شوێنێکە ڕازی نابێت. پێداویستی سەرچیەکانی قوتابیمان لەبۆ دابین کردبوو، دەتوانە بڵێم شتێکی زۆر زیادمان لە بۆ نەکردیە، هەر ئەوەی کا قوتابی پێویستیی هەر ئەوە بووە، زیاتر گرنگی بە خۆیدایە و ئەعتیمادی تەواوی لەسەر خۆی بووە. بێگومان پۆلی 12 چونکە پۆلێکی مەسیریە قوتابی زەختەی دەرونی زۆری لەسرە، وەکو دایک و باوک تا پێمان کرابی هەوڵماندایە کە ئەو زەختە دەرونیە لەسەر عومەر کەم بکەینەوە. عومەر پێویستی بە هیچ مامۆستای تایبەت نەبوو، ئەو مامۆستایانەی خۆی لە قوتابخانە مامۆستای تەواو تایبەت بوون، چونکە لە پاش دەوامی قوتابخانەش کاتیان لە بۆ قوتابیەکان بەگشتی و بە تایبەتی عومەریش دادەنا. زۆر جار لە شەو دەمزانی کە پەیوەندی لەگەر ڕابەری پۆل یان لەگەر قوتابیا لەگەر مامۆستایەکانی دیکەش کردیە وەگەر هەر ئیشکالێک هەر پێویستێکی بووبی هەر ناڕوونیەکە بووبی لە دەرسەکانی یعنی ئەعتیمادێکی تسەر مامۆستایەکانی قوتابخانەی و پێویستی بە مامۆستای تایبەت نەبووە.